زیندانیانی سیاسی کوردستان داوا دەکەن موچەکانیان هاوتای عێراق بکرێت بە پێچەوانەوە دەڵێن چیتر لە حکومەتی هەرێمی قبوڵ ناکەن پێشێلی یاساکان بکەن. ئێمە ئەم مافەکە کۆڵی لێ نادەین هەڵبەت بەڕەوایە زانین بە پێی دەستوریش کە مافەکە تەسبیت کراوە بۆ زیندانیانی سیاسی. ئێمە بە پێی ئەو مادەی 132 لە دەستوری عێراقا هەیە داوامان ئەوەیە کە حکوومەتی میراتگری دەسەڵاتی حیزبی بە عەسکەرە بوومان کاتەوە. ئێمە لە سەردەمی جیرانی ئێمە حیزبەکانی ئێمە لەنە حکوومەتا بوون نە فەرمانڕەواییە بوون لەم هەرێمەدا. بۆیە ئێمە بە هیچ شێوەیەک ئەوە قبوڵ ناکەین کە ئەم مافانەمان بە پێی دەسور و بە پێی یاسا لە عێراقا پێ ڕابینراوە کە ئەمان زەوتی بکەن. حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم لە ماوەی ڕابردوو دژی ئەوە بووە دۆسیەی زیندانیانی سیاسی بگەڕێتەوە بۆ عێراق، بەڵام ئێستا ڕەزامەندیدا و تەنها ڕێکەوتنێکی سیاسی لەگەڵ عێراق پێویستە. ئێمە توانیمانە هەموو دۆسیەکە بە ڕەزامەندی و داواکاری حکوومەتی هەرێمەوە کە حکوومەتی هەرێم لە ڕابردووە دژی ئەوە بوو دۆسیەی زیندانیانی سیاسی بگوازرێتەوە بۆ سەر عێراق. بەڵام خۆشبەختانە ئێستا حکوومەتی هەرێم ڕازیە و نووسراوی کردووە و داوای کردووە. دوایین هەوڵەکان گەیشتووە ئەبەم نووسراوەی موئەسسەی سوجەنای سیاسی عێراق کە ئەڵێ ئەم بابەتە تەنها ڕێکەوتنێکی سیاسی نێوان هەردوو حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی ماوە. بۆیە من بە ناوی زیندانیانی سیاسی و مامۆستادارە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داواکەین لە حکوومەتی هەرێم بەدەم زیندانیانی سیاسیەوە بڕوا ئەو ڕێکەوتنە سیاسی کە موئەسسەی سوجەنای سیاسی عێراق داوایەکە لە نێوان هەردوو حکوومەت دۆسیەکە گەیشتۆتە قۆناغێک کە بگوازرێتەوە سەر عێراق و ئێستش دەبینین بە قەراری مەحکەمەی ئیتیحادی موچە عێراقیدا. بە درێژایی حکمڕانی دەسەڵاتدارانی هەرێم دەوترێت ستەمیان لە موچەخۆران کردووە بە پاشەکەوت و لێبڕین و خەرجنەکردنی شایستە داراییەکانیان، بەڵام ئەمە لێرەوە دەوترێت پێویستە کۆتایی پێبێت. لە ماوەی 32 ساڵ لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە سەرجەم چین و توێژەکان جۆرێ لە چەوسانەوە و ستەمی بەرامبەر بەکارهێنان. یعنی بڕوا ناکەم هاوڵاتیەکە بێ لەم هەرێمە موچەخۆرێکە بێ لەم هەرێمە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان سزای نەدابێت بە جۆرێ لە جۆرەکان. پاشەکەوتی بۆ کردووە لێبڕینی بۆ کردووە تازەترین مستەڵاح کە داهێنا بۆ سێ موچەی ساڵی ڕابردووی 2023 بریتی بوو لە موچە خەرج نەکراوەکان. ئێستا زۆربەی توێژەکانی دیکەش هەمان داوایان هەیە موچەکانیان هاوتای عێراق بکرێت، چونکە لە عێراق موچەی فەرمانبەران بە یاسا ڕێکخراوە و زیاترە لە موچەی فەرمانبەرانی هەرێم و ئیمتیازیشان زیاترە. دووهەمینیشان گواستنەوەی موچەی خانەنشینان بوو کە ئەنجومەنی وەزیرانی حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم بڕیاری لەسەردا بگەڕێتەوە بۆ سەر بەغداد. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.